بۆ ئەوەی ئاگری ناخت لە کاتی قەلەقی و دڵەڕاوچێدا بکوژێنیتەوە بەسەر یازاڵبی ئاوی ئیمانمان هەیە، پەنابردن بۆ خوامان هەیە. ئینسان کاتێک کە ژیاننامەی پێغەمبەران دەخوێنێتەوە سەلامی خوایان لەسەر بێ، ئەو پێغەمبەرە گەورانەی خوا کە باشترین دروستکراوی خوا بوون، هەڵبژاردەی ناو مرۆڤەکان بوون، هەموو پێغەمبەران دوای پێغەمبەران ساڵحان، خواناسان، دیندارانی ڕاستەقینە خودای گەورە لەسەر زەویدا تووشی ناڕەحەتی گەورەی کردوون. دەرسە بۆ من و بۆ تۆ، ئەو کەسێک کە زۆر خەمباری، ئەو کەسێک کە دڵڕاوکێت هەیە، کە زۆر نیگەرانی لە ژیاندا، گوێ لەم وتارە بگرە، گوێ لەم چەند قسەیە بگرە، بزانە تۆ خوا غەزەبی لێ نەگرتووی، تۆ خوا ڕقی لێت نییە. تاقیکردنەوەیەکی دنیاییە، چونکە خوا پێغەمبەرانی بەوە تاقی کردوێتەوە بۆ ئەوەی دەرس بێ بۆ ئومەتەکەیە، بۆ ئومەتەکانیان، بۆ تێکڕای مرۆڤایەتی. ئەگە زۆر نەخۆشی و نەخۆشیەکەت چەند ساڵی خایاندووە، ئەیوب پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ نەخۆشی درێژخایانی چەند ساڵەی توش بوو، منداڵەکانی لەدەستدا، ماڵ و سەرۆتی لەدەستدا، خۆشەویستانی لەدەستدا. ئەیوب پێغەمبەری خوایە 4 جار لە قورئانە ناوی هاتووە. ئەو پێغەمبەرە پایەبەرزە تووشی نەخۆشیێکی وا بوو، غەیری خێزانەکەی خۆی یەک کەس نەیەتوانی هاتووشێ بکا و سەردانیشی بکا و لێی نزیک بێتەوە. ئەگەر تۆ نەخۆشیێکی وات هەیە بیری ئەیوب بکە. ئەگەر لە سجنێکی تاریکی ئینفرادی دایی، یونس پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ فی الظلومات، لەناو سکینە هەنگە، لەناو دەریای تاریکە، لەناو تاریکی شەودا سجن کرابوو، بۆ ماوەیەک لەو ناڕەحەتیەدا مایەوە. تۆ ئەگەر لە سجنەکانە ئێستا دەناڵێنی بەناحەق یان تاوانێکت کردووە بەهۆی تاوانی خۆتەوە چوویتە سجنەوە، بیر لە یونس پێغەمبەر بکەوە سەلامی خوای لەسەر بێ. ئیبراهیم کەسانێکمان هەیە دوورە لە ژن و منداڵی، منداڵەکانی لێی دوورن، خێزانی لێی دوورە، بەهۆی بارودۆخێکەوە لێک دوورن، لێی جا نەبووەتەوە، بەڵام بارودۆخێک لێکی جیا کردوێتەوە. خەڵکانێکمان هەیە لە ئەوروپایە، ئێستا ژن و منداڵەکەی لێرەیە، هەیە خۆی لێرەیە، ژن و منداڵەکەی لە ئەوروپایە، بەردەوام دەڵێ نازانم خەریکە شێت دەبم. بەڕێزم سەیری ئیبراهیم پێغەمبەر کە سەلامی خوای لەسەر بێ، یەک تاقە کوڕی هەیە، مەلۆتکەی ساوایە، لەگەڵ ئافرەتێکی گەنج و جوانە خوا تاقی دەکاتەوە بە فەرمانی خوا، دەبێ خۆت لە فەڵەستین بی، ژن و منداڵەکە لە حیجاز بێ، لە مەککە بێ. ئەو مەلۆتکە ساوایە ئەو ژنەی لێ دوور دەکەوێتەوە. ئەوە باری گرانی ئیبراهیم بووە. یعقوب پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ خوا تاقی کردوێتەوە بە دووری یوسف. کەسانێکمان هەیە ڕۆڵەیەکی ئازیزیان دیار نییە، ئێتر نازانێ لە دەریادا خنکاوە، کوژراوە، ڕفێندراوە. چەند کەس هەیە ڕۆڵەکەی چەند ساڵە بێ سەر و شوێنە، هیچ ئومێدێکی نەماوە. خودای گەورە ڕغەزەبی لە تۆ نەگرتووە، نابێت خەڵک بە چاوێکەوە سەیریکەن. یعقوب پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ زیاتر لە 30 ساڵ یوسفی ئازیزی لێ بزر بووە، نازانێ ئەو یوسفە چی لێ هاتووە، ماوە نەماوە چی لێ هاتووە، تەنها ئومێدی بە ڕەحمی خوا ماوە. کاتێکەوە کەسێ بێ منداڵە وا تەمەنی هەڵکشا و هێشتا کۆرپەی خۆی لە باوەژ نەگرتووە، سۆنەر و دکتۆر و هەموو پزیشکەکانیش دەڵێن خێزانەکەشت نەزۆکە و منداڵی نابێ. خوای پەروەردگاری زەکەریا پێغەمبەری بەمە تاقی کردوێتەوە. زەکەریا پێغەمبەری پایەبەرزی خوای پەروەردگار تەمەنی بۆتە نزیکی 60-70 ساڵ زیاتر، ڕیشی هەمووی سپی بووە، سەری یەک تاڵی ڕەشی تێدا نەماوە. هەموو حەکیم و دکتۆرانیش دەڵێن خێزانەکە نەزۆکە، بەڵام ناومێد نییە لە ڕەحمەتی خوا کە منداڵن نییە. پێغەمبەرێکی ئاواش خوای گەورە بەوە تاقی کردوێتەوە. موسا گەنجێکە، دەسەڵاتێکی دیکتاتۆری دەیەوێت لە ناوی بەرێ، لە هەر شوێنەکە بگیرێ کوشتنی حەڵاڵ کراوە. ئەو موسایە دەربەدەر دەبێ. گەنجێکمان هەیە ئەمڕۆ لە وڵاتێکی ئەوروپادا لە شوێنێکە زۆر هەز بە غوربەتی خۆی دەکا. ئەوە بەسەر موسا پێغەمبەر هاتووە سەلامی خوای لەسەر بێ. گەنجێکە، نە پارەی پێیە، نە خزمێکی لە وڵاتەدا هەیە، نە ناسیاوێکی هەیە، نە کارێکی هەیە، هەموو دنیاش بە شوێنیا دەگەڕێ بژیرێ، ئەمری گرتن و کوشتنی هەیە، بەڵام ناومێد نییە، پەنا بۆ خوا دەبا. مەریەمە ئافرەتێکی بە ئەخلاقترین ئافرەتی سەرزەوی، خدا شاهیدی پاکی بۆ دەدا کەچی بوختانی پێدەکرێ. ئەڵێن مەریەم چۆن تۆ نەباوکت وا بوو نەدایکت وا بوو، چۆن لە زینا حامیلە بووی، ئەم سکەل لەکوێ بوو؟ نەعوذ بالله. ئەوە ئافرەتانی کە بوختانتان پێدەکرێ، ئەوە مەزانە کە تۆ بۆ تووشی ئەم بەڵایە بووی، مەریەمیش تووشی ئەو حاڵەتە بووە. پاشان ئافرەتی بەڕێزی وامان هەیە کە گرفتارە و دەناڵێنێ بەدەست مێردێکی خراپەوە. خوشکە باشەکەم، ئاسیا، ئەو ئافرەتەی کە خوا لە قورئانە باسی دەکات لە سوڕەتی ئەتەحریمە، ئەو ئاسیایە گرفتار بوو بەدەستی پیاوێکەوە، بەدەستی مێردێکەوە. مێردێک کافرە، جا هەیە کافرە هێشتا باشە، تۆزە دڵنەرمە، بەڵام مێردەکەی ئەو هەم کافرە
خۆی بەخوا دەزانێت نەک بە عەبدی خوا هەم دڵڕەخە هەم زاڵمە هەم دەسەڵاتدارە چوار سیفاتی بۆ خراپە تێدا کۆبۆتەوە بۆیە ئافرەتانێک کە بەدەستی مێردی خراپەوە دەناڵێنن تۆ سەیری ئاسیاکەش کە تووشی چ بەڵایەک بووە بەڵام ئەم زاتانەی کە باسمان کردن ئەم نیگەرانی و قەلەقی و ناڕەحەتیش تووشی ژیانیان بوو چیان کرد پەنایان بۆ خوا برد مەویست نەبوون لە ڕەحمی خوا